داهاتی هەرێمی کوردستان داهاتێکی زۆرە وام داهاتە دوو بنەماڵا بە تایبەتی بنەماڵی بارزانانی بە دڵی خۆیان داهاتەکە بەکارهێنن بۆ مانەوەی خۆیان و بۆ کۆکردنەوە بۆ داهاتی کۆکردنەوەی داهاتەکە بەشێکی بۆ خۆیان و بەشێکی بۆ حاشیەکانیان و بەشێکی تری بۆ کۆمپانیەکانیان کە ئیش لەو بوارانە دەکات. طبعاً هەر بۆ زانیاریتان داهاتی ئەم مانگەی هەرێمی کوردستان بەس لە داهاتی نەوتا 1.5 میلیارد دلار بوو. مقارنەتەن بە ئەوە عێراق 11 میلیارد دلار داهاتی بووە. عێراق توانی بە 5 میلیارد دلار موچەی خۆی بدا و هەموو خزمەت گوزاریەکانی بگەینێ و مەسەلەی کێشەی کارەبا و ئەوانەش تەختی سوتەمەنی بکە، بەڵام هەرێمی کوردستان تا ئەستا نەیتوانیە موچەی مانگی دوو بدات. ئەمە ئەوە ئەگەیەنێ لە هەرێمی کوردستان داهاتێکی زۆرەیە، بەڵام داهاتەکان ئەگوازرێتەوە بۆ دەرەوە. یعنی ئەم با ڕوونتر قسە بکەین ئەو بازرگانانی کە لە هەرێمی کوردستان بازرگانێکی نیشتیمانی نین، بازرگانێکی دروستکراون، کۆمپانیەکان هەمووی کۆمپانیای دروستکراوە. ئەم کۆمپانیانە ئەوەندە دروستکراون نایەن پارەکانش بخەنە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان، بۆنەوە پارەیان کە گەتزیوە نایەن بیکەنە پرۆژە و سەناعەت و ینی ئەوانەی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئیستیفادە لێ بکەن، ڕێک ئەیبەنە دەرەوە ئەیدەن بە مڵک و ماڵ مڵک و ئەو شتانە. زۆربەی ئەو مڵک و ماڵانەی کە ئەکڕێت هەمووی زۆربەی ئەگەڕێتەوە بۆ بنەماڵەکان یان بۆ حاشیەکانی چواردەوری بنەماڵەکان. ئەمەش ئەوە ئەگەیەنێ ئەو کە باسەکرێ ئێستا شتێکی زۆر کەمترە لە چاوەی داهاتی نەوت. بەکو بۆ جەنابتم باس کرد ئێمە داهاتی یەک مانگمان تقریباً 1.5 میلیارد دلار بووە. ئەمە کە نادرێتە موچە چی لێ درێ دەخرێتە خزمەتی بنەماڵەکان. ئەجا هەر ڕوون و ئاشکرا با قسە بکەین ئەوەی بنەماڵی بارزانی و تاالبانی بە هەرێمی کوردستانیان کردووە، دژمنەکانی هەرێمی کوردستان بە کوردستانیان نەکردووە، بە کوردیان نەکردووە. 100 ساڵی حکومڕانی حکوومەتی عێراق لە هەرێمی کوردستاندا کە ئەنواع و ئەشکال خەڵک هات حکومڕانی عێراقی دەکرد لە مەلیکی وەبیگرە هەتا بەعسیەکان هەتا جمهوری هەتا نازانم چی، بەڵام هیچ کاتێک نەمبینی هاوڵاتێکی هەرێمی کوردستان بڵێن بچەیەکم لای عێراق ماوەتەوە، مڵکێکم هەبوو عێراق دەستی بەسەرا کرد و پێم نەدرایەوە، بەڵام ئەمانە دەستیان بەسەر مڵکی خەڵکا کردووە، دەستیان بەسەر مڵکی حکوومەتا گرتووە، موچەی خەڵکیان خواردووە، خزمەت گوزاریان نەهێشتووە، زیاتر لە 400 جۆر باج لە خەڵک وەرەگرن و سوتەمەنی و دەرمان و هەموو شتێکیان گران کرۆ بەسەر هاوڵاتیان، لە کۆتاییشە ئەڵێ ئێمە ناتوانین موچەی فەرمانبەران بین. کەواتە ئەمەیە کە ناتوانێت ئیدارەی سێ مەحافەزە بدا، ناتوانێت ئیدارەی دەوڵەت بدا، ناتوانێت ئیدارەی هەرێمی کوردستان بدا. ئەوەی کە جاشێتیان بۆ کرد تورکیا و ئێران و نازان وڵاتان ئەوەتە پشتیانتیان کردو، ئێستا جێشیان هانا و هەرێمی کوردستانەوە بە دڵی خۆیان قەسری هەرێمی کوردستانەکەن و بە دڵی خۆیان ئەوەی بیانەوێت لە هەرێمی کوردستانەکەن، کەواتە ئەوانش خەریکە پشتیوانیان ناکەن. ئەوەی کاتی خۆی خەڵک پشتیوانیان کرد و خەڵک ڕاپەڕینی کرد بۆەوەی ئەوان بە پیپەتی لە شاخەوە ببن بە خاوەن 100 میلیارد دلار لێرە، ئەو خەڵکەش ئێستا لەگەڵیانە نەماوە. هەر با بین سەری انتخابات بکەین 76% نەچۆ بۆ انتخابات، یعنی ئەم 76% ئەم هۆجارەی پێویست بەدڵ نییە، یعنی ئەگەر بیەوێ انتخاباتێکی نەزیه بکرێ هەموویان تێن دەنگ ئەدەن دژ بە ئەمانە، بەڵام لەبەرەوە انتخاباتەکە نەزیه نەبوو هەر نەهاتن بۆ دەنگدانیش. ئێستا هیچ بقەوماتێکی ئەمانە لە ڕووی ئابووری بینیمانە گەورەترین شکستی خواردووە، هەرچی سەرکردایەتی پارتی و یەکێتی و بەرپرسی پارتی و یەکێتی ئەڵێ مەکاکە وەزعی ئابووریمان باش نییە، کەواتە ئەمانە هیچ مقەوماتێکیان بەدەستەوە نەماوە. کەوتنی هەرێمی کوردستان بەرپرسیارەتەکەی بۆ یەکێتی و پارتیە گەڕێتەوە، بەرپرسیارەتی بۆ عایلی تاالبانی و بەرزانی ئەگرێتە بەر. بەڕاستی هەرێمی کوردستان بەمانە ناڕواتە ڕێوە و ڕۆژێک دی ئەمانە دەبێت بڕوخێن و ئەو بڕیارانەی محکەمەی ئیتیحادی باشترین بڕیار بۆ ئەوەی کە داهاتی نەوت شەفاف بکرێت. یعنی بۆ نمونە ئێمە لە 2000 تقریبا حوتەوە باس لەوە دەکەین کە دڵین دەبێت داهاتی نەوت شەفاف بکرێت و میکانیزما خستۆتە ڕوو، ئەمانە نهاتونەتە ژێربان. ئێستا خۆشبەختانە محکەمەی ئیتیحادی قەرارێکی دەرکردووە دەیەوێت داهاتی نەوت لە هەرێمی کوردستان شەفاف بکە. ئەوەی کە میکانیزمەکەی بۆ دانەوە وزارەتی نەوت هاتووە لە مجموعەیە خاڵە هاتووە دەیەوێت میکانیزمێک دانە بۆ ئەوەی کە داهاتی نەوت شەفاف بکە. یەکەم جا مەسرور بارزانی وتی ئەم قەرارێکی نادستوریە، بەڵام زانی کە هەڵی کردووە دوێنێ وەفدەکەیان ڕۆشتووە بۆ ئەوەی چۆن تەفاوز بکەن. خۆشبەختانە بڕیاری محکەمەی ئیتیحادی ماڵی تەفاوزات نییە، قەرارەکەی باتە، یعنی حرف بە حرفە بێت جێبەجێ بکرێت. لە کاتی جێبەجێکردنی حرف بە حرفە ئەوە وا ئەکا کە
نەوتی هەرێمی کوردستان هەمووی تەسلیم بکرێت بە عێراق کە کاتێک تەسلیمیش کرا بە عێراق بەڕاستی پێم وایە هاوڵاتیانی هەرێمی کوردستان زیاتر سوودی لێ ئەبینن چ سوتەمەنی ئەرزانە بێت چ داهاتی نەوت زیاد دەکات چ داهاتی وا دەکات کە موچەیان لە کاتی خۆی وەرگێت و ئەوەی زەرمەندی یەکەمە هەردوو بنەماڵەکەی بە تایبەتی بنەماڵی تاالبانی و بەرزانی و ئەمانە هەرچی مڵک و ماڵیانەیە ڕۆژێک دێت با بۆ خۆیان هەرچی پارەی ئەم هەرێمە هەیەبی بەنەدەرەوە بیکەن بە مڵک و ماڵ ئەوەی بە ناویانە بێ ڕۆژێک دێت دەست بەسەریا ئەگیرێ حکوومەتدارێتی بەمانە ناکرێ و ڕۆژێکیش دێ ئەبێ هەرێمی کوردستان چۆڵ بکەن ئەوەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەخوادەوە دژێتی ئەوەی سەرۆت و سامانەکەی باتە دەرەوە ئەوە دژی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە ئەوەی کە دەنگی ناڕازی ئەگرێت و ئەشکەنجەی ئەدات و لە بادینانێکا بەسژنەوە دژی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بە تایبەتی دەنگی بادینانە ئەوەی کە قەڵەم بەدەستەکانمان شەهیدەکە ئەوانە دژی ڕۆشنبیر و قەڵەم بەدەستەکانی هەرێمی کوردستانن ئەوانەی کە دیفاع لە هەردوو بنەماڵاکەن قەڵەم فرۆشن ئەوانە ئەگەر بگەڕی بەناو ئەسڵیانە کاتی خۆشی بۆ بەعس هەر قەڵەمی بەعس بوون قەڵەمی مەلیکی بوون قەڵەمی عوسمانی بوون باب و باپیریان ئاوا بووە لەبەرەوە ئەمانەی کە لێرەن کەمینن کە دیفاع لە دوو بنەماڵی چەتە و دز ئەکەن ئەم دوو بنەماڵە لەو ڕۆژەوەی بۆ نمونە بنەماڵی بارزانی 80 بۆ 70 ساڵە بە ناوی کورد و هەموو کوردستانیان فرۆشتووە شۆڕشێکیان تاواندەوە کە خاوەنی 103,000 پێشمەرگە بوو شۆڕشێکیان تاواندەوە کە بودجەکەی زیاتر لە 50 ملیۆن دینار عێراقی بوو کە ئەگەر بیمان گۆڕایە بە دۆلار زیاتر لە 200 ملیۆن دۆلاری کرد هەمویان برد بۆ ئێران و بۆ خۆیان منە هەر ئەمانە بوون کە بە ناوی شۆڕشەوە سەروەت و سامانی میلەتیان دزیوە ئێستش خەریکی دزیکردن ئەمانە وەکو پێشووتر باسم کرد بە پێی پەتی بە بێ دینار لە شاخەوە هاتنەوە بۆ هەرێمی کوردستان هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕاپەڕینەکەی کرد ئەمان هاتنە سەر حازری و بوون بۆ خاوەن 100 ملیار دۆلار ئەمانە ئێستا بوون بە خاوەنی باخیری نەقلی نەوت ئەمانە ئێستا بوون بە خاوەنی فڕۆکەی تایبەت ئەمانە بوون بە خاوەنی 100 و هەزاران باڵەخانە لە ئۆرپا کە یەک و دوانێن ئێستا کەشفە بێتەوە ئەوەی کە کەشف بووە ڕقەمێکی زۆر کەمە لە چاوەی ئەو داهاتی کە هەیەی تەسەوڕەکەم داهاتی عایلەی بەرزانی زیاتر لە 100 ملیار دۆلار بێ ئەو باڵەخانەوە شتانە شتی بچووکن شتی گەورە لایەنە کەستا ئێستا کەشف نەبووە وردە بە پشتیوانی خوای گەورە چکە خوا دەیەوێت ئەمانە بەڕاستی ئەوەی کە زاڵم بێ ڕسوایکە ئەمانش وردە خەریکە ڕسوا بن بە پشتیوانی خوا هەمووی کەشفە بێت و دەرەکەوێت بۆ خەڵکە ئەمانە چەند ڕسوان و چەند دز بوون و ئەمانە بە ناوی کورد و کوردستانەوە هەموو کوردستانیان فرۆشتووە ئەو سادەگەر پارە وەرگرتن لە عێراقا جاشایەتی بێ خۆ مەسعود بارزانی موچەکەی تا لەسەر عێراقا حیمایەکانی بەشێکی زۆری موچەکەیان لەسەر عێراقا بۆ زانیاریت حیمایەکانی خۆیان دوو موچە وەرەگرێ موچەیەک لەسەر عێراق وەرەگرێ موچەیەک لەسەر هەرێمی کوردستان وەرەگرێ کەچی موچەخۆرانی هەرێمی کوردستان بێ موچەیە بێدەرامەتە و ناتوانێت خزمەتگوزاری بە دڵی خۆی پێ بگات ئەکرێ ئێمە لە شارێکی ناوی سلێمانیە 300 ملیۆن دیناری بۆ سەرفکراوە کاکە لە عێراقا ناحەیەک 300 ملیۆن دیناری بۆ سەرفەکرێ ئەمە شەرمە بۆ یەکێتی کە ناتوانێت لە ئاستی پارتیە بێدەنگی هەڵبژاردووە شەرمە بۆ وەزیرەکانی گۆڕان بوون و نەبوونیان وەکو یەک وایە شەرمە بۆ مستەفای سەیقادر کە بە ناوی گۆڕانەوە چووە ئەو شوێنە ئێستا ناتوانێت دیفاع لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بە تایبەتی پارێزگای سلێمانی بکە پارێزگای سلێمانی هەموو کارەبای هەرێمی کوردستان لە پارێزگای سلێمانی وە بەرهەم دێنێ غازەکەی لە بەرهەمی هەرێمی کوردستانەوە هەموو غازی هەرێمی کوردستان غازی ماڵان لە کۆرمۆڕۆ بەرهەم دێنێ کە لە پارێزگای سلێمانیە زیاتر لە 6 بۆ 70,000 بەرمیل نەوت بەرهەم دێنێت لە گەرمیان و لە شوێنەکانی ترە کوا خزمەتگوزاری داهاتی یەک ڕۆژی مرزی باشماغ 2 بۆ 3 ملیار دینارە کەچی 300 ملیۆن دیناریان بۆ هەموو سلێمانیە سەرف کردووە ئەمە ئەوە ئەگەێنێ ئەم دەسەڵاتانە کۆتاییان هاتووە بە پشتیوانی خوا ئەمڕۆنە بەیانی ئەڕۆخێن و شوێن نامێنێت لە هەرێمی کوردستان و لە دەروی هەرێمی کوردستانە تایە بمێننەوە ئەمانە مەجموعەیە چەتە بوون بە ناوی کوردایەتی و 70 ساڵە دزی لە کوردەکەن بە ناوی کوردایەتی و 70 ساڵە کورد ئەکوژن بە ناوی کوردایەتی و 70 ساڵە هەرێمی کوردستان و شاخەکانمانیان کاول کردووە ئەوە شەرمە شوێن و مەکانی پەکەکە دیاری بکەی لە قەندیلە بۆ ئەوی تیاری تورکی لێ بدا ئەوە شەرمە کە 41
41 قاعدة عسكري تركي بيريتە ناو هەولێر و دهۆکۆ کە تەجەسوس بکە و بە دەبابەوە سوور بخە کە داعش هات نەیتوانی یەک دەبابە بجوولێنە لەبەر خاتری تۆ ئەوە شەرمە ئەوە جاشایەتیە ئەوە ئەیەوێت هەرێمی کوردستان بخاتە خەتەریاتەوە ئەوەی هەرێمی کوردستانی پاراستووە دەستوری عێراقە ئەوەی هەرێمی کوردستانی پاراستووە وڵاتانی تەحالوفن نەک ئەمانە چکە ئەمانە بە یەک فیکە بینیمان لەماوەی 24 سعاتە 51 لە سەدی هەرێمی کوردستانیان تەسلیمە کرد بڕوات هەبێ عایلەی بەرزانی ژیانی خۆیان بکەوێتە خەتەرەوە ئەڵێ لە پێناوی ژیانی خۆما هەموو هەرێمی کوردستان تەسلیمەکەم بینیمانە لیان لە شۆڕشا بینیمان لە شنگالە بینیمان لە جەلەولایە بینیمان لە 51 لە سەدەکە بینیمان لە 91 بینیمان لە دوای پێش 91 بینیمان چۆن خۆیانان تەسلیمە کرد هەر کەسێ یەک جار خۆی تەسلیم کرد ئەوە مەزانە ڕۆژە لە ڕۆژانەمانە شۆڕژگێر بن ئەم داستانانەی کە باسێکن هەمووی درۆیە ئەمە داستانی چەتەییە داستانی دزی بوو داستانی ئەوە بوو کە بۆ خۆیان پارە کۆ بکەنەوە مەسعود بەرزانی لە هەر شوێنەکە تەقەڕوبدا 200 کیلۆمەتر لێی دوور بووە لە کاتی شۆڕشیشە پارتی 3000 کیلۆمەتر لە هەرێمی کوردستانەوە دوور بوو کەچی ئێڵە من ڕاپەڕینم کردووە ڕاپەڕین بە کەسێک ناکرێت ترسنەوە بێ بەڕاستی زۆر سوپاس وەربژیت